بینراندن باش نوکا ورز پیگشنا بر همین چاندنی لسنور قضا بردارش نوکا می هاتنه دو ماهی گنده سنور قضا بردارش کود کویتا برانبر حوله سر زی مازن اوجی گنده خاروکا کو یک جه گنده هری دولمند سنور پارزگاه دوکیا و کودیمان پشمندر کویتن چند روزه که بر همه کندری درکتی کو بر همه کی گله کی جوانا اف گنده گله کی بناو بانکا بو وی بر همی جوتیار گندی همو مشغولی چاندن تایبتی خیار کندر چند روزی که ده گندو در کویت شمتی در کویتن کاک سلمان اگه تو بیا ویرا ما بحثی بر همه کندری که لویرا استا نرخیوه چنده و چند روزه که درکتی بله بخوای تقریبا در روزه که درکتی در روز 15 روزه دبی درکتی نرخی لخوای بزیاد بی باشه حتی 700 800 دیناری یکا باشه اگر اوهانی بلومه باشه حتی بو سعری بی فلع استفادهش لیدکا اگر دا بزید استفاده نامینه این وی کندرین بنا کی باش داری دو که آن حوله یا حالیره اما دبین آکری دبین آکری و دبین حولیش ولا فلع زورن دبین هموزه دبین دوهشه بس او فتره چونکه کم زور بی دبین آکری لآکری باشتر دست اگر که چل خاروکی زراعت گلک جوان پیراد گیتن خاکەکەی سریع و گەرمە خار و گەرمە لە هەموو لە منتیقەی لە هەموو جێیشی گەرمترا خاکەکەشی سریعە ڕەشەعەر دە خاکەی سریعە و لەبەر گەرمیە پێڕادەکە من اگه اف کندره دست ده و ما بحث که که اول چه جوره و خلق زیادتر بو چوب کار کنیتن بەێ بەخوای ئەوە خەڵک بۆ مەرەگە و بۆ شتانە بەکاردەینی بۆ دۆلمە یاپراغی و این بخود دخون بەدی چۆن ناخۆین بەرێ وەڵا دەخۆین بەێ اینو که کیلوی 700 بو 800 حتی چند بو کو باشه حتا 500 بکە بۆمە باشە بەس کە لە 500 هاتە خوارێ لۆمە خراپ دەبی مەصرفی زۆرە مصرفای چیه مەصرفاوی ئەو هەموو لای لۆنی دادنێ و کێمیای دەکەی و ئاودانە و ئەمە بەگازی ئاودەن بیرمان نییە بیرێ ئەوەمان هەبی تەوازیمان هەبی ئاومان لە زێ هینایە بە مەکینێ ئاودێن بەگاز ئێگازیش بە سعرێ کودیەکەیە بە 700 800 دیناریە لە ترێگازی ئەگەر ئەو سعرەی بکە کودیەکە لۆمە باشە ئەگەر نا زەرەرمان زیاتر اوکی موسمی آن ورزویت حتی چند وقت کشید لە مانجێ سێ و ئەمە چاندیتمان لە سەرێ پێنج پێ ڕاگەشتێت تەقریبەی هەتا نیوەی مانجێ شەشیش کودی ئەگەری هەیە برنین بەس لە مانجێ شەش کە گەرمالەیدا نیوەی مانجێ شەش و بەولایوە کودی نامینێ و ئەویدی دەگەشتێت تەماتەیە شفتیە خەیارە گندۆرەیە ئەو شتانە دەگەشتێت پشتی مانگاشش توا بو ایره دی زراعتی بیده چه بەجێ دێلین ئەوشێ خۆ دەمینێ بەجێ دێلین بەس دەبتە عەردەشی سوورتەوە بەێ حتی چند انگوشیا یا بازاری پرکن لوا برهمت خمالی وەڵا ئەمە بازاری پڕ دەکەین ئەگەر ئەوها بەردەوام بی کودیەمە هەر کودیە خۆمان تێرای بازار دەکە نەعوزێ هەیە دەرێبێ بەێ هە کودیە خۆمان تێرا دەکا ئەمە فەلاعینە خاروچی هەموو کودیمان زۆرە زراعەتمان باشە لە خوای بە زیاد بی دهۆک و ئاکری پڕ دەکە بو سبب کو بیت معیشت بهونگو بەێ سەبەبە معیشت هنگو بیر ریوه چید ویشوله ئارێ وەڵا لە خوای بە زیاد بی ئەگەر ئەو سعرەبی ئەدی ئەمە ئیشکارێمە هەر ئەو فەلاحەتیە و لە پاش کودی ئەگەر گەرمە شامی بچێنین ئەوەیە ئەمە وشی بلێن معاش و دەوام و شتانەمان نییە ئیشێمە زراعەتە فەلاحەتیە باشه خودی قوات انشالله برکت کیویته اما کنگو دیتی گنده خاروکه کو برهمه که زیده کدی یان کندری نوکه کتیا بازار دا اوجی دبن با آکره بودو کو به حوله رب تایبتی با آکره کو خواست که زیده آسر دبیجن کو اگر نرخ و زیاتر نه تخواره حتی 500 دینار بجید با 1 کیلو بوان باشه